لە کەرکووک 7000 کەسدا دەمەزرێن و خاوەن پێداویستیە تایبەتەکانیش بەبێ بەرامبەر شوقە وەردەگرن. سڵاوتان لەبێت. سبەینێ ڕۆژی بە خەتاقیکردنەوەی زیاتر لە 7000 کەسە لە کەرکووک چونکە بڕیاردراوە ئەو ژمارەیەدا بمەزرێن و هەموو نەتەوەکانی کەرکووکیش دەگرێتەوە. ئەمڕۆ دووشەممە 16/12/2024 ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک ڕایگەیاند. سبەی لە سێشەممە دەرگای دامەزراندن بۆ زیاتر لە 7000 کەس لە ڕێگەی لینکی ئەلیکترۆنیەوە ڕادەگەیەنرێت و بە هاوبەشی لە نێوان نەتەوەکان دابەش دەکرێت. ڕەعەت ساڵح جبوری ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە 964 وت دامەزراندنەکە بە پێی یاسا لە بودجەی ساڵی 2023 و 2024 و 2025 دەبێت 150,000 کەس دابمەزرێنن. لەو ڕێژەیە شاری کەرکووک 7403 کەسی بەردەکەوێت. وتیشی دامەزراندنەکە بە شێوەی گرێبەست دەبێت و بە موچەی 300,000 دینار بۆ مانگێک و دابەشی سەرجەم بەڕێوەبەرایەتی و فەرمانگا حکوومیەکان دەبێت بە پێی پێویستی جۆری بڕوانامەکە. چەند ڕۆژێکە لیرەی سووری بەزمێکی ناوەتەوە لە بازاڕەکانی دراوی هەرێمە و سەری دیار نەبێت. خەڵکی زۆر زیانیان کردووە لە کڕینی و بەشێکیشی لە سەرەتاوە کەمێک قازانجیان کردبوو. هەر ئەمڕۆ بۆ 1 ملیۆن لیرەی سووری 150,000 دیناری عێراقی لێبووتەوە و دوێنێ بە 500,000 دینار بوو. ئەمڕۆ ملیۆنێک لیرە بە 350,000 دینارە. کەیفی خۆشناو وتەبێژی بازاری دراوی هەولێر بە 964 وت. ئەمڕۆ دووشەممە 16/12/2024 هەر ملیۆنێک لیرەی سووری بە 350,000 دینار مامەڵەی پێوە دەکرێت. ئاماژەشی بەوە کرد هۆکاری ئەم بەرزی و نزمەی لیرەی سووری لەم چەند ڕۆژەدا بۆ ناسەقامگیری دۆخی سووریا دەگەڕێتەوە. دوای ڕوخانی ڕژێمی سووریا و کۆتایی هاتنی فەرمانڕەوایی بنەماڵی ئەسەد بەهای لیرە لە بازاڕەکانی کوردستان بەرز بووە و هەر ملیۆنێک لیرە گەیشتە نزیکەی 700,000 دینار. دوێنێش جەبار گۆران وتەبێژی بازاری دراوی سلێمانی هۆشداری لە کڕینی لیرەدا وتی وریابن کاروا بڕوات لیرەی سووری گیرفانتان بەتاڵ دەکاتەوە. وشکە سەرمایی ئەم چەند ڕۆژە دەست و قاش دەتەزێنێت و وەک پێویستیش بارانەکەی بۆ نابارێت تا سەرماکەی لاواز بکات. بە قسەی شارەزایەکی کەژناسی ئەم وشکە سەرمایە تا ڕۆژی پێنجشەممە بەردەوام دەبێت و هەفتەی داهاتوش بەفر و بارانێکی باش ڕوو لە کوردستان دەکات. محەممەد کەمال شارەزای کەژناسی بە 964 وت ئەم وشکە سەرمایە چەند ڕۆژەکە باڵی بەسەر ناوچەکاندا کێشاوە ڕۆژی پێنجشەممە کۆتایی دێت و دواتر شەوی هەینی لەسەر شەممە بارانی پچڕ لە ناو سەنتەری شارەکان دەبارێت و لە ناوچە شاخاویەکانیش بەفر دەبارێت. لەو کاتەشدا پلەی گەرما نزم دەبێتەوە. ئاماژەشی بەوە کرد لە هەفتەی داهاتوو بە دیاریکراوی لە ڕۆژانی 24 و 25 مانگ شەپۆلێکی بەفر و بارانی باش و لە هەرێمی کوردستان دەکات و لەگەڵەوەشدا سەرماکە دەگەڕێتەوە. ئەمە هەواڵێکی باشە بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان. بڕیاردراوە لە سلێمانی 45 شوقە بەبێ بەرامبەر بە سەریاندا دابەش بکرێت. ئەوەش مەرجی تێدایە یەکێک لە مەرجەکان دەبێت ڕێژەی کەم ئەندامەکەی لە 170 کەمتر نەبێت. پێکەکان پێک دێ لە 45 شوقە و بە گوێرەی ڕێکەوتنێک لە نێوان وەزارەتی کار و کۆمپانیایەک لە پرۆژەی شاری شاران لە قولەڕێیسی دروستکراون. هێمن ئەحمەد وتەبێژی بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی بە 964 ڕاگەیاند. یەکێک لە مەرجەکان ئەوەیە خاوەن پێداویستی تایبەتەکە دەبێت خاوەنی یەکەی نیشتە جێبوون نەبێت، خێزاندار بێت و سەرۆک خێزان یان هاوسەرەکەی کەم ئەندام بێت، هەروەها تەنیا موچەی کەم ئەندامی هەبێت. یەکێکی تر لە هەواڵەکانمان کامێ سەرنجتان بۆی ڕابکێشم ئەوەیە کە لە بازاڕەکانی دهۆک لە ئێستاە ڕێژەی داواکاری و خواستی خەڵک لەسەر میوە وشکراوە بیانیەکان زۆر بووە و لە ئەم ساڵدا لە ئێستاە 5,000 نرخەکەی زیاتر بووە کەواتە ئێستا 1 کیلۆ میوەی وشکراو لە بازاڕەکاندا بە 25,000 دینارە و خاوەن دوکانەکانی ئەوێ قسەیان بۆ 964 کردەوە. یەکێکیان ئەڵێت خواز لەسەر بەرهەمە خۆماڵیەکان کەمە لەبەر ئەوەی کەم ئەمێنێسەوە و تامەکەی زوو ئەگۆڕێت ناتوانن بە شێوەیەکی باش بیهێڵنەوە لە دوکانەکانە، بەڵام بەرهەمە بیانیەکان کوالیتیان باشە و تامیان باشە و ماوەیەکی زۆر لە دوکانەکان ئەمێنەوە و خەڵک خواستی لەسەری زیادی کردووە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.